جاران لە کوردستان چێ بەناوبانگ بوو؟ ئێستا چێ بەناوبانگە؟ ئەوسا چێ کورد وەکو پێشەوا و وەکو بەناوبانگ و وەکو ڕێنیشاندەری خۆی ئەیبینی و ئێستا چێ؟ هەڵبەتە هەموو ئەم بابەتانەی کە باسی یەکەم من مەبەستم نییە کە بڵێم بەس کورد وایە، خۆ ڕەنگە لە کۆمەڵگەکانی تری جیهانیشە ئەم دیاردانە هەبێت، بەڵام من پێم وایە کورد دەردەرترینیانە. کاکامەران بەخێربی. سوپاس کاک دەرون. ئێستا چێ بەناوبانگە؟ وەک چۆن لە پەیوەندیەکانی خۆمانە بە تەلەفۆن قساکەین، کورە چوزانم دەردە دڵەکەین، ڕاشکا و برینارانە قساکەیت، حەزەکەم لەم بەرنامەیە شاروا قسە بکەی. سوپاس بۆ بەرنامەکە و بۆ هەڵبژاردننی ئەم بابەتە گرنگە. لە ڕاستیە بەناوبانگی بەڕێی من دوو فۆرم لە ناوبانگ هەیە. باش. ناوبانگێک هەیە کە ناوبانگێکی ئەگەر گونجاو بێزاراوەکە بەکاری بێنم، ناوبانگێکی فەیک و کاتیە، و ناوبانگێکی ساتە وەختی و ئەوەیە ئەڕوات، و ناوبانگێکیش هەیە قوڵایی و ڕێجێکی گەوری هەیە لە ناو یادەوەری و لە ناو خەیاڵدانی مرۆڤ. باش. من پێم وایە وەکو کورد هەروەکو جەنابیش لە بەرنامەکە ئاماژەوە پێە، ئێمە لە هەردوو لەم دوو فۆرمە لە خەڵکی بەناوبانگمان هەیە و دەیان نمونە هەیە، بەڵام بەڕێی من گرنگترین یا بایەغدارترین کەسی بەناوبانگ ئەوەیە کە ئەمێنێتەوە، نەک ئەوەی کە فانی زۆرە لە فەیسبوک لە ئینستاگرام نازانم. فەلسەفەی ناوبانگ فەلسەفەی مانەوەیە وەنیە؟ جۆرێکە لە مانەوە، هەموو مانەوەیەک نییە. دەیان کەس هەبوو لە مێژووی ئێمەیە بەناوبانگ بووە، بەڵام هیچ ئەوامیل و هیچ هۆکارێکی بەکار نییە ناوبووی بەناوبانگ بێت، بەڵام بەناوبانگیش بووە بە پێچەوانەشەوە. دەیان کەس هەیە ئێستا لەم سەردەمی تەکنەلۆجیا و لەم سەردەمی خێرایی ڕوودا و حەدەسانە کە لە ئێستای ئێمە هەیە، سەدەها هۆکار بەکارێنن لە میدیا و سۆشیال میدیا و ماز میدیا بۆی بەناوبانگ بن، بەڵام بەناوبانگیش نابن. ڕەنگە بۆ ساتە وەختێ بەناوبانگ بن بۆ خۆناغێکی دیاری کراوە، بەڵام نامێنن. لە مێژووی ئێمە پڕپڕە لەو وێنانە، لەو کەسایانە، لەو کەسایەتیانە کە بەناوبانگ بوون، بەڵام بەناوبانگێکی ساتە وەختی، بەڵام بە پێچەوانەشەوە دەیان کەسایەتی و زانا و دەیان کەس هەیە لە ژیانی ئێمەیە و لە مێژووی ئێمەیە، ڕەنگە هیچ هۆکار لەم هۆکارانیان بەکار نێ نابێت، بەڵام ئێستا زۆر بەناوبانگ و لەسەر نەخشی ژیانی ئێمە، کاڵم ئێمە مەبەسم بوارە جیاوازەکانی ژیانی ئێمە لە ئەدەب، لە زانست، لە لایەنی کۆمەڵایەتی، لە لایەنی سیاسی، لە لایەنی جوامێری، لەمانە شتیان جێشتووە کە ئێمە ئەتوانین جارێکی تر خوێندنەوەیان بۆ بکەین. بەڵام ئەو فۆرمەی کە من ئەزانم ئەجندای بەرنامەکەی جەنابەتە کە باسی ئەو جۆرە لە ناوبانگی موزەیفەکە یا ناوبانگێکی فری و دەرانە، ئەوانە هیچ عمقیشان نییە و زۆر سەتحی و ڕووکەشن بەڕاستی. باش. مەترسی هەیە؟ مەترسی هەیە ئێستا ئمە باسی ئێستاکەین، مەترسی هەیە بەشێک لە خەڵکی ئێستا، من خەریب بڵێم گەنج بەسەر گەنج نییە، مەترسی هەیە کە ئەو کەسە بەناوبانگە فەیکانەی کە وەکو باسێ کرد بکەنە ڕێنیشاندەر و لیدەری خۆیان. لە ڕاستیە من خۆم حەزم لەم پۆلیۆنکاری نییەکەی کەم حەزم لەوە نییە بڵم گەنج یا پیر یا خەڵک ئەوانە، من پێم وایە مرۆڤ هەر مرۆڤە، ڕاستە لە ڕووی لایەنی فیسیۆلۆجی و لایەنی بیرکردنەوە گەنجێکی 20 ساڵ لەگەڵ کەسێکی 50 ساڵ 70 ساڵ تێڕوانینیان یادەوەریان ئەندێشەگەیان جیاوازترە، بەڵام من حەز ناکەم ینی ئەو دیدە ڕەشبینانە یا ئەو دیدە جۆرێک لە موعامەرانە مە بڵم گەنجێکی تازە پێگەشت و یا گەنجێک لە سەرەتای ژیانێ ئەمانە فریویانیان بە پێچەوانەوە گەنجەیە 18 ساڵ 90 ساڵ 20 ساڵە هەر ناشزانێ ئەمانە چین، خەریکی بوارێک لە بوارەکانی ژیانە، خەریکی ئەدەبیاتە، خەریکی زانستە، خەریکی خوێندنە، خەریکی تەکنەلۆجیایە، شت فێڵام بەداخەوە کەمینەیە، بەڵام مەرجیش نییە لە بیردۆزێک هەیە لە ژیانی مرۆڤ، مەرج نییە هەمیشە زۆرینە لەسەر حەق بێت. مێژوو سەلماندوێتی مێژووی مرۆڤایەتی هەمیشە کەمینەکان توانیوانە گۆڕانکاری گەورە بکەن، هەمیشە تەنانە لە پەیامە ئاسمانیەکانیژە، هەموو پەیامە ئاسمانیەکان کە هاتوونە دەخوارەوە کەمینەیەک بوون بەڕاستی، هەتا کۆتایی ئاینەکەش هەر کەمینەیەک بوون، بەڵام مەرجیش نییە تۆ بڵێم کەمینەی لەسەر حەق نین. مەرج نییە ڕاستی و دروستی هاوکێشەکانی ژیان بە زۆرین و کەمینە،
تەنانەت فەیلسوفەکانی دنیاش دائیمە هەستیان بە غوربەتێکی قوڵ کردووە لە ناخیانە، هەستیان بە تێنەگەیشتنێ کردو بەرامبەر کۆمەلگاکانیان، بەڵام ئەوان زیاتر لە کۆمەلگا تێگەیشتون و ئەوان هەستیان کردووە بە دنیا چی ئەگوزارێ، ڕووداوەکان چۆن ئەگوزارێ. مەرج نییە کە زۆرینە وتی شتێک باشە ئەو شتە باش بێت، و مەرجیش نییە کەمینەیە گوتی شتێک خراپە ئەو شتە خراپ بێت. بەڵام هاوکێشەکانی ژیان ئەومان پێڵەن هەمیشە کەمینەکان و هەمیشە ئەوانەی کە زۆرینان ببوورە لەسەر حەق نین، ناتوانین پێوەری ڕاستی بە زۆرین و کەمینە بپێوین. باش ئەڤین خان خۆشحاڵم جارێکی تر بەرنامەمان بەیەکەوە کردەوە و بە دیدارە شاد بووم، هیوادارم تەندروست باش بیت و هەروە گەشت بوو بینم. ئەو کەسانی کە ئێستا بەناوبانگن لە کوردستانە خۆتە زانی باسی کامان ناکەم، کام بەناوبانگان ناکەم. تەندروستە کۆمەڵگە ڕووی لەمانە بێت، تەندروستە کۆمەڵگە با بڵین وەک ئەوان بکە، چکە پتێ و نەتەوێت ئەو کەسانی کە بەناوبانگە بن جۆرێک لە بەدواکەوتن هەیە کۆمەڵگە بوویان. تەندروستە کاک دەروون، من لە ڕوانگەی کۆمەڵناسیەوە قساکەم. ئێمە لە کۆمەڵناسی حکوم نادەین، یعنی باسی کۆمەڵگە بەو شێوەیە ناکەین کە خۆمان حەزمان لێیەتی وابێ. کەواتە ئەو پرسیارەی تەندروستە یان تەندروست نییە، من مهتەم نیم بەو پرسیارە، لەبەرەوەی بێگومان و لە 100% ناتەندروستە. بەڵام باسی ئەوە ئەەکەین ئێستا هەیە، تەندروست بێ ناتەندروست بێ، ڕاست ئەو حاڵەتە هەیە. گروپێک خەڵک پیا بوونە کە لە ناوەوە بەتاڵن بوونەتە خەوان پەیامێکی خراپ و ئەمانە بوونەتە بەناوبانگ و بوونە بە ڕێبەر، خەڵک بە دوایانەکەوێ، خەڵک دەنگیانەداتێ، خەڵک لایکیان بۆ ئەکا، خەڵک پارەیانەیاتێ. ئەمانە هەمووی ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە چۆن ئەمە دروست بوو. یعنی ئەتوانی بڵێ وەکو قیتارێکی گەورەیە، بنزینەکەی پارەیە، ئەجوڵێتەوە فکرەکەی پشتی سیاسەتە، ئاراستەیەک وەرەگرێ. ئەم ئاراستەیە هەر کەسێ لە پێشی ڕاوەستێ پانیە کاتەوە. ئێمە ناتوانین لە پێشی ڕاوەستین، بۆیە ناتوانین بپرسین تەندروستە یاننا، ئەبێ بپرسین چۆن وای لێ هات، چۆن ئەو ئاراستەیە گەشتۆتە ئەو شوێنی کە توا بڵێ ناتوانین لە بەردەمیا بۆستین. ئەگەر سەرباری وی کە ناتەندروستیشە ناتوانین لە بەردەمیا بۆستین، ناتوانین. ئەتوانیت چۆن لە بەردەمیان با بپرسین چۆن لە بەردەمیانەوەستی. کەس ناتوانێت ئەنتەرنێت ڕاگرێ. ئەو ماوەیەی ئیمتحانات هەیە و ئەنتەرنێت ڕاگرێ، ماوەی سەعاتێکە 2 سەعاتە بەیانیان نازام چەند سەعاتە، خەڵک هەمووی زۆر ناڕەحەتە بێ. پاشان ئێستا ئەنتەرنێت پرۆژێ، یعنی بڵێن بابەتێکی ژیانیە، وەکو ئەو کارەبات. ئەنتەرنێت هۆکارەکەیە کامەران، ئەمە لە تۆشە پرسم، ئەنتەرنێت هۆکارەکەی بوون بەناو بانک بوونی ئەو خەڵکانەیە یان ئێمە هەر ئیشتیهای ئەو خەڵکانە ببوورە. من لە شتێکە ڕەنگە پێچوانەی مامۆساڤین بیرکەمەوە، من بەشێکی لە ینی لە پسپۆڕەکەم و لە خوێندنەکەم ئەوەیە کە میدیای نوێ و تەکنۆلۆژیە بڵێ میدیای نوێ، من لە ڕاستیە ئەو تێڕوانینە نێگەتیفم نییە بەرامبەر سۆشیال میدیا. ڕەنگە هەمومانە قسێمان بیست بیا بینی ومە بێتمان ئەڵێن تەکنەلۆجیا کە لە بیدایەتەوە دروست بوو، تیان ئەمە چەشێکی دووسەرە، تۆ توانی داهێنانی گەورەی پێ بکەی بۆ مرۆڤاتی و توانی چەکینەوەیشی پێ دروستکەی خەڵکی بێ. من پێم وایە ئێستا میدیای نوێ سۆشیال میدیایە کەمە بەستم هەمان ئەو تێڕوانینی بەسەرا جێبەجێ بێ. من بەڕاستی ئەو تێڕوانینە نێگەتیفم نییە بۆ سۆشیال میدیا، بۆ ئامی ئۆرگانەکە، بەڵام دیدی ڕخنەگرانم هەیە لەسەر چۆنێتی بەکارهێنانی، ئەمە گرفتەکەیە. ئەگەرنا سۆشیال میدیا زۆر خزمەتی بە ژیانی ئەمەی کردووە. ئەو چەمکەش کە مامۆسا ئاماژەی پیاکە ئەڵێت، تامان ئەو چەمکەش کەوتە ژێر پرسیارەوە کە دنیا بوو بە گوندێکی بچووک، بە پێچەوانەوە دنیا نەکبوو بە گوندێکی بچووک، دنیا بوو بە کۆمەڵە ژووری بچوو کە کەس ئاگای لە کەس نییە. نمونەیە گەێنمەوە، ئەگەر ئەم هەساری زەوێ بۆ بە گوندێکی بچووک، ئێمە هەر هەمومان لە ماڵەوە لە خێزانەکانمانە 4 کەسین 5 کەسین، ئەگەر گوندێکی بچووک وایە تەکنەلۆژیا ئەمەی کۆ کردایەتەوە،
بەڵام بە پێچەوانەوە هەرکەس لە ژووری خۆی جاری وای لەسەر سفرەی نان خواردنەکە جاری وای لە ژووری میوانەکە هەرکەس خەریکی ئیشی خۆیەتی کەواتە کۆی نەکردینەوە بەڵکو هەڵی وەشاندینەوە بەڵکو پەرتەوازی کردین تەکنەلۆژی ئەمە بە دیوە نێگەتیڤەکە کە بەداخەوە زۆر جار ئێمە ئەم تێڕوانی نەمانێ بەڵام بە دیوەکەی تریشە زۆر سوودی گەیان بە ئێمە و ئەگەر داوای ئەوە ئەەکەی کە مامۆسا خۆی ئاماژەی پێ 2 ساعت ئینتەرنێت ئەوە سێت بزانت دەیان گرفت لە وڵاتە دروسە بێت گرفتی ڕێگاوبان دروسە بێت گرفتی لە نەخۆشخانەکان دروسە بێت تەنانە گرفت لە زیندانەکان دروسە بێت چۆنێتی سێرچکردن و گەڕان و دنیای کێشەی تر ئێمە تەکنەلۆجیە و میدیای نوێ و سوۆشیال میدیا بووە بە بەشێک لە ژیانمان بەڕێی من ڕێگە دروستەکە ئەوەیە بۆ ئەو نەوە تازایی کە ئیسا بەڕێوەن ئێمە ڕێنماییان بکەین کە چۆن بەکارێنین نەک ڕێنماییان بکەین کە تەکنەلۆژیای نوێ باشە گلەی خۆم ئەگەر بۆ نمونە بەناوبانگێکی ناتەندروستە بێت ئێستا کە دانەیەک نییە زۆر زیاتر لە دانەیەک من وەکو ڕێی خۆم وەکو دەروون من ئەوەندەی لۆمەی بینەرەکەی یەکەم لۆمەی خۆی ناکەم قسەی دروستەوەش ئەوش قسەی دروست وەنیە مەسەلەن تۆ ئەم شەو مەسەلەن لایڤێ بکەرەوە لە لێچێک لە ئەپەکانتە مناقەشەیەکی فکری بکە گفتوگویەکی زۆر فکری تێروتەسەل دروستکە کە باسی ئێستای خەڵک بێ 4 کەس ئامادە نابێ من نمونێکی زیینوترێنم لە یەکێک لە تەلەڤزیۆنەکان ماوەیەک لەمەوە پێش بەرنامەیەکی دیکۆمنتەریەکی ئەرشیفی کرد لەسەر بیریاری بەناوبانگ و گەورەی کورد مەسعود محەممەد دوایی لە سوۆشال میدیای خۆیان دایان نابوو سەیری مەکرد 100 کەس بە لایف سەیری مەسعود محەممەد ناکات باش بەڵام کەسێکی دوو لە ڕووی ئێوە دوو لە ڕووی بەرنامەکە و ئەو بینەرانی کە ئیسایمە بین کەسێکی قەشمار کەسێکی غەمانەی کە بوون بە پاڵەوانێکی درۆزن یاعد پاڵەوانێکی مزەیەف قسەکات هەزارەها کەس سەدان هزار اینجا ئەمە ئەڵێ قسەیەنێت ئەمە ڕامانە کێشێت بوو ئەوە بۆ کۆمەڵێک چەمکی تر و کۆمەڵێک گۆڕەپانی ترمان بۆ کاتەوە تر ئێمە مافیەوەمان نییە با فڵان کەس نوێنەراتیمان نەکات لە پەرلەمان و فڵان کەس نوێنەراتیمان نەکات لە پارێزگاکان و فڵان کەس ئەمانە مادەم گەنج و کوڕ و کچی ئێمە و هاوڵاتی ئێمە ئامادەن وەکو جەناب ئاماژە پێ سەدان هزار کەس دانیشە گوێ لەم قسانە بگرێت ئێکەواتە ئەو کەسانش هەر ئەبن بە نوێنەراتی ئەوان لە پەرلەمان و لە شوێنە با ئێمە گلەیەوە نەکەین ئەو کاتە قسەکەی تۆ کوور دەڵێ کاڵا بەخەر باڵا بزەبت ئێمە ڕخنەمان هەیە هەر لەم ماوەی ڕابردووە لەم چەند ڕۆژاناوی بەشێک لەو پەرلەمانتارانە کە خۆیان بربژێر کردووە بە کاندیدی سەربەخۆ هەمومان بە جۆرێک لە جۆرەکان ڕاو بۆچوونمان هەیە لە سەریان بەڵام قسەکەی جەنابتە ینی کاڵا بەخەر باڵا گەنجی ئەم وڵاتە تا دوی شەو بە دیار ئەمانەوە دانیشێکەوەتە پەرلەمانەکەشمان هەرشانی ئەوان بەداخەوەیانی کە ئەوە شتێکی ئەمە مەبەستن دیوە نێگەتیڤەکەی بوو بەڵام باسی دیوە ئەرێنیەکەشم کرد کە بەڕاستی بکە بۆ بە بەشێک لە ژیان ئەگەر ئەو دیوە ئەرێنی نەبێ ئێمە ناتوانین لەم بەرنامای سا کۆ ببینینەوە ئەو هاوڕیانی پشتەوەمان کە ئەم بەرنامە ئامادەکەن ئەگەر ئەو تەکنۆلۆژیایە نەبێت ئەو میدیانوێ نەبێت ناتوان ئەوانە باشە بەڵام ئێمە زۆر بەکەمی ئەومان بەکارهێناوە بەداخەوە ینی بە دیوە ئەرێنەکەیمان زۆر کەم بەکارهێناوە ئەتوانم جان قسە بکەم کات دەروون جان سیر کرد سەبارەت بەو بابەتەی کە ئەڵێن مەسەلەن ئەرێنی و نەرێنی هەر بابەتێک هەر شتێک باش نمونەیەکی زۆر سادە هەیە باش چەقۆ احتیاجی باش چەقۆ کۆنترین چەکە کە مرۆڤ دروستی کردووە باش یەکەم جار لە تاژە بەر چەقۆیان دروست نەکرد باش وە کەواتە ئەبێ مرۆڤ بە باشترین شێوە بزانێ بەکاری بێنێ وانە لە بەرەوەی زۆر کۆنەیە وەکو ئەنتەرنێت تازە نییە باشە چەقۆ لە ماڵەوە بیدە بەدەست دایکەوە ژیانی پێدروستەکە خواردنی پێدروستەکە لە مەتبەخ بیدە بەدەستی مناڵێکەوە لێ نەزانێ مردنی پێدروستەکە مەرگی پێ بیدە بەدەستی تاوانبارێکەوە قەتڵی پێەکە مەرگی پێدروستەکە کەواتە هەر ئامێرێک لە ناو کۆمەلگا چەکی دووسەرەیە خراپ بەکارت هێنا یان باش بەکارت هێنا لەسەر خۆتە ئەگەر چەقۆ ئەوە نەکۆن بێ ئێمە تا ئێستا فێر نەبووینە بەکاری بێنین بە تەواوەتی ئەی کەواتەکەی فێرە بین تەکنۆلۆژیا بەکاربێنین بۆیە منەڵێم مەسەلەن من خۆم ناشارمەوە لە پشتی پەردەی ئەوەی خەتای فڵانە گەنجەکانی ئێستا نازانن بەکاری بێن و خەتای ئەوەیە
واقعێک هەیە ئەویش ئەوەیە ئێستا بۆ نمونە بە ئەگەر قسەیەک بڵێن پێتان ناخۆش نەبێ ئەگەر من زەڕەیەک ئازادیم هەبێت بۆ قسەکردنیان بۆ نووسینیان بۆ هەر شتێک ئازایی حکوومەتەکەم نییە ئازایی ئەنتەرنێتە لەبەرەوەی کەس ناتوانێت بەری ئەنتەرنێت بگرێت ئەو ئازادیە وەختێ لە پڕێکە هاتە ناو کۆمەلگاوە وەکو ئەوەیە چقۆیەک بدەیتە دەستی مناڵێکەوە مەبەستی ئەوە نییە خۆی پێبریندار بکات تۆی پێبریندار بکە بەڵام لێی نازانێ لەبەرەوەی لە کۆنەوە ئێمە فێری ئەو ئازادی و ئەو دیموکراسی و ئەو شتانە نەبووینە بە تایبەتی کە ئێستا گروپێک خەڵک هەیە لە دەرەوەی وڵاتە هەرچی بڵێ و هەرچی بکە بە ئەنتەرنێت ئەگاتە هەموو ماڵێک و کەسیش دەستی ناگاتێ مەعاشی ببڕێ نانی ببڕێ چی لێ بکە ئەمە وای لێ هاتووە جۆرێک لە فەوزا دروست بووە ئێستا ئەم فەوزایە من بۆیە لە سەرەتاوە وتم ئێمە ناتوانین ئەو فەوزایە بەری لێ بگرین تەنیا بە یەک شێوە ئەکرێ ئەو ئێمە یعنی دیسان بگەڕێنەوە سەر توێری تاگەرایی ئێستا لە ژوورەوە پێش ئەوەی بینە ئستۆدیۆ هاناخان و تۆ ئەوە هاناخان پرسیارێکی کردوتی بۆچی ئێوە نووسەرن و مامۆستای زانکۆن و بەناوبانگ بوونە و دوورە پەرێزن لە سۆشیال میدیا بۆ ساحەکەتان چۆڵ کردووە بۆ ئەمانە لەبەر ئەوەی بەڕاستی من لە مستەوای خۆمی نابینم بچمە ناو ئەو جنێوانەوە من قسەیەکەکەم قسەکەم بەرپرسیارم بەرامبەر بەو قسەیە بەیانبەر بەو پرسیارە یعنی بەو قسەیە زەمیرم هەیە ویژدانم هەیە من لە پێناوی دوو فلسپارە نایم قسە بکەم من قسەیەکەکەم کە ڕەئی خۆمە ئەو ڕێی خۆمە حەزەکەم خەڵک کاریگەری لەسەر خەڵک هەبێت بۆیە ناچمە ناو ئەو شەڕەشەقەوە وەکو کامەران سەربایی وەکو کاکەمەرانی شووتی ئەگەر من بێم و قسە بکەم 4 کەس گوێم لێ ناگرێ ئەوان سەیری جنێوەکانەکە زانی ببوورە من جیاوازەکەم لە چیایە لە ڕاستیە من نامەوێت قەناعەت بە خۆم یا بە جەناب یا بە ئەڤینخان یا بە بینەران بێنم کە ئەمانە جارێ هەر لە ئەساسەوە بەناوبانگن من هەموو جارێ لەگەڵ و برادرانەمە باسیەوە کەمانی کە لە مناقەشی ئەم بابەتەکی هەنووکەیە بەردەوام مناقەشاکەین من پرسیارەکەم بەڵام بۆ نمونە ینی لە پەنجاکانی کوردستان باسی ئەگەر بە نمونە ینی ئەمە نمونەیەکە باسی واقعی ئەدەبی کوردی بکەین بۆ نمونە باسی فایق بێکەسەکەین باسی پیرەمێر دەکەین باسی ئەمیزەشی بەگەکەین باسی تۆفیق وهابیەکەین ینی زۆر بڕۆ 20 کەس ژمێریت ئەمانە بەناوبانگن ماونەتەوە باشە من پرسیارەکەم ئەی لەم سەردەمەیە بە فۆرمی ئەو سەردەمە سەدان کەس نەبوو وەکو ئەمانە خەریکی ئەدەبیات و نووسین بێ بۆ کەسیان نەمانەوە بۆ کەسیان بۆچی فایق بێکەزمایە بۆچی لە کۆنەستی ئێمە و لە زاکیری ئێمەیە بۆچی حاجی تۆفیقی پیرەمێرد ماوە ئەمێنێت و پاڵەوان هەتا دنیایە خۆ علاقی بەوە نییە بنەماڵی گەورە بۆ علاقی نییە بەوەی دەوڵەمەند بووە نا علاقی بەوە بووە پاڵەوانێکی ڕاستەقی نەبووە لە سەردەمی 150 ساڵ لەمە پێشە سەردەمی نالی و مستەفا بەکی کوردی و حەمدی ساحب قران و ئەم چەند کەسی تر هەبوو شاعیر بوون لە سەردەمەیە شعری بەڵام نەماونەتەوە ئەزانی لەبەرەوەی دوو بابەتی جیاوازن زۆر نزیکن لێکەوە بۆچی ئاخر دوو بابەتی جیاوازن چۆن جیاوازن ئێستا ئێمە لە زمانی ئینتەرنێت لە دوو جیهان گردون چی پێڵێن فەزا لە دوو شتا ئەژین یەکێکیان ئەوەی ڕاستیە یەکێکیان ئەوەی ئیفترازیە ئیفترازیەکەیە کە ئەنتەرنێتە و کابرا خۆی یەک کەسە ئەچێ 50 ئەکاونت دەکاتەوە وانە ئەمە فەزایەکی ئیفترازیە خۆی ئەبێ پێویستە هەرچەند ئەم وشانە یعنی ڕاست ئەوەیە بەشەر لە واقعی خۆی چۆنەژی خەڵک ئاوها بیبین ینی پاڵەوانەکانمانە و پاڵەوانانەی هەش ئێستا پاڵەوانی خەیاڵین ینی بڵێ ئێستا اینجا ئەمەوێ بگەمەچی ئەمەوێ بگەم بەچی ئەمە واقعا ڕاستیەکەیە ئەمە ئفترازیەکەیە خۆی پێویستە ئەم واقعا ڕاستیە هەبێت تا بتوانێ ئەم واقع ئفترازیە دروست بکوانە ئەبێ من خۆم هەبم اینجا توانم ئەکاونت بکەمەوە ئێستا پێچوانە بووەتەوە کە ئەکاونتەکە کراوە بوو بە شخصیەتێک مەسەلەن ئەو شخصیەتە هەموو شتێکە کابەس بۆەوەی تۆ پێ بکەنی
هەموو شتێکە کا بەس بۆ ئەوەی تۆ بڵێ بەڵێ ڕاستە جنێوە دانازان کەواتە وای لێ دێ ئفترازیەکە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئینسانێکی واقعی دروستکە بەحسا ئینسانێکی واقعی دروستکە ئەمە هینەکەیە وەکو پێڵێن دیلێما ئەمە دیلێماکەیە ئەمە گرفتەکەیە لەم بینەیە کە ئەم واقعە وای لێ هاتووە ئێستا ئەو کچەی فاشیونستایە چییە تەبعەن با لە ناو دووکەوانە بڵێم ئەمانەی کە ئێوە پێیانەڵێن بەناوبانگ من یەکێکیان ناناسم یەکێکیشیانم نەبینیوە بەڵام مەحوی و ناڵی و هێمن و سالم و ئەوانە هەمووی تا ئێستا ئەخوێنمەوە تا ئێستا شعرەکانیان گۆرانیە ئەو ترێتەوە دەستخۆش من بۆچی ئەوانە یەک کەسێکیان ناناسم یعنی یەک ئەم هینێ بچووکە لەبەر ئەوەی من کەسێکی هوشیارم ئاگادارم ئەمەوێ ژیانم بە خەیاڵ نەبە مەسەر ژیانم بە واقعی ببە مەسەر بەخۆشی ببە مەسەر بە بەسیتی متابعی ئەوانە ناکەم بەس تۆ پێ وایە خەیاڵ شتێکی خراپەکە مرۆڤ بە خەیاڵ خۆ مێژووی ئەنی ئەدەبیات و هونەر هەمووی خەیاڵە نانە ئەوە بابەتێکی ترە من لە خەیاڵی فەزای ئفترازی ئەڵێم لە خەیاڵی ئەمانەی نازان بەخۆ ناوێن نازانم ئەمانەی پێیانەڵێن فاشونستە و نازام ئەوانەی جنێوە دەن و ئەوانەی شتی ڕووتەکەن و مجموعەیە شتی وا هەیە لە فەزای ئفترازی باسی ئەوانەکە باسی ئەوانەکە یعنی دێت سلعەیەکت بۆ ڕکلامەکە بۆ سلعەیەک سلعەک دێتەڵێ مەسەلەن چێنووسێ وداعا إلى السكري وحافيز بۆ نەخۆشی شەکرە ئەوە عیلاجی سەرەتانم کردووە عیلاجی نازانم چیم کردووە ئەمانە هەمویان درۆن لە واقعا نییە مەبەستم ئەوەیە دەستخۆش یەک چۆڕێ ئاوە خۆینەوە دەردی چۆر کوردیە وایە کامەران بۆ ناوبڕیان ئەمە ئەیکین بەناوبر ناو بەرنامەزوتم تۆ بڵی ئەرە قاو و ئاو چاو ئەمشتانە مەمنوع بێ لێرە ئاو چا بەسەر چاو یەک چۆر ئاوە خۆینەوە و ناوبڕێکی کوردوە دەگرین زۆر بەخێر بێن ئەتێ قسە بکەین زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم بە خێرهاتنی میوانە بە ڕێزەکان دەکەم من وەکو بەرپرسی لێژنەیەکێتی قوتابیانی کوردستان پەیمانگای تەکنیشی نۆبڵ بە هەموو توانە و هیمەتێکمانەوە تەواو هانی قوتابیەکانمان دەدەین کە دوورکەونەوە لە سوۆسیال میدیای خاستەتەن تیکتۆک سوۆسیال لایڤچیەکان کە هەتا دوی شەو هەتا سێ شەو لایڤەکەنەوە ئەسڵەن خوێندن لە قوتابیەکانمان تێگەدەن تا بەرە بەیان لە دیار لایڤ و لایڤچی و تیکتۆکسیەکان دادەنیشن ناتوانن ئەو خوێندنەی زەهامەندکەن کە دەیاندرێتر لە پەیمانگایان لە زانکۆ و پەیمانگاکان باشە ینی قسەکە لێرە ئەوەیە کاکامەران مامۆسا یعنی ئێستا ئەمە دەردی خۆت وتە ئەمان باتە ناو شوێنێکەوە کە ئەمان باتە ساحەیەکی ترەوە بۆ ئەم یاریە ئەڵێ ئێمە زۆر خوێنکارەکانمان چۆنەڵی هانەین کە ئەوە نەکە کەواتە هێزی ئەم پاڵەوانانەی تر هەر جۆرە پاڵەوانێکن لە هێزی زانکۆکان و پەیمانگاکان و مامۆساکان بەهێزترە وەنیە؟ چکاگەر هێزی خوێندنەکە زۆرتر بواە ئێوە و تەکلیفە و ناکرد وەنیە؟ وەنیە؟ خۆیان کاندید کردووە بۆ پەرلەمانی کوردستان و خەڵکێکی زۆریش لە دیار لایڤ و لایڤەکەیانە دادەنیشن تا دەنجیان بەدەست بێن جەنابە بە بۆچوونی جەنابە با کۆمەڵگەی کوردی بخەینە ژێر پرسیارە کاکامەران گوێک لەمە بگرە بە بۆچوونی جەنابە پرۆفیسۆرێک لە زانکۆکەی جەنابە خۆی هەڵبژێرێ لەگەڵ یەکێک لەو لایڤچیانە کامیان دەرەچێت ڕواو کە لایڤچیەکە دەردەچێت لەبەرەوەی خەڵکێکی زۆر سیناریۆ دروست دەکەن یعنی سیناریۆی وها دروست دەکەن کە خەڵکێک لە زۆر لە خۆیان کۆ دەکەنەوە هەر ئەسڵەن ئەو شتان ئەو سیناریۆ نەبوونی نییە باشە ئاسانترین ڕێ بە بۆچوونی جەنابە بە بۆچوونی منی شەر ئەوەیە ئێمە هەمومان گلەیمان هەیە و کەسیشمانیش ناکەین بلۆکیان کەن باو پاڵەوانانە دروست نەبێ هەنی کاک دەروم بڕوا دەکەی زۆربەی قوتابیەکانمان ئاگدار کردو بەڵام کە سیناریۆەکان دروست دەکەن خەڵکێکی زیاتر ڕادەکێشن و دوایش ئەوانە بستن ببنە کاندیدی پەرلەمان لە ناو پەرلەمان ئایا سبەینێ ئەوانە قانونمان بۆ دانێن قانونمان بۆ ئەی بۆنەوەی داهاتوومە خانمە توی قسە فەرموو سپاس دەکەم بۆ ئەم بەرەمە باشە
یان بلێم زۆر باشە ئەگەر چارەسەریشی هەبێت کاک دەروون من دەمەوێت ئەگەر قەتع منەکەی بەڕاستی دەمەوێت لەسەر شتێک کۆمنت بم لە جیهاندا بەشێکی زۆر نەک بڵین هەموو ئینسانەکان ئەگەر هەموو ئینسانەکان ئێمە دەکا ئێمە لەناو فەوزایەکی ببورن ئەم قسەیە دەکەم فەوزایەکی ئاژەڵیدا دەژین ئەگەر بلێم هەموو تووشی نەخۆشی خەمۆچی بووین بە بەراورد لەگەڵ نەخۆشیە دەرونیەکانی تر کە ئەوە ئەگەر سێرچ بکەین دیارە چونکە نەخۆشی خەمۆچی بۆچی زیاتر مرۆڤ زۆر بە ئاسانی تووشی دەبێت لەبەرەوەی وەکو هەڵامەتێکە مەبەستم ئەگەر تووشی هەڵامەتێکی سووک بیت چارەسەرینەکەی خراپ دەبیوانە ئەگەر چارەسەرینەکەی ئەگەر ئەوەی هەیە کە بمری کە زۆر ئەم شتە باوە کەسێک هەڵامەتێک دەگرێ ئەبینین کە وانە کەواتە ئەگەر هاتوو چارەسەری نەخۆشی خەموچی نەکرێت کە ئێستا دێمەسەری چارەسەری نەخۆشی خەمۆچی نەکرێت ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بەڕاستی لە ناو فەوزایەکی ئاژەڵیدا دەژین کە ببورنەوە قسەی دەکەم مەبەستم چیەلەوە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان بە بیئەیەکی پۆزەتیفانە ئێمە ئەگەر بەکاری بهێنین ئەوە ئێمە تووشی ئەو نەخۆشە نابین بۆچی بۆ نمونە من سەیری کەسێکی بەناوبانگ دەکەم تیکتۆک چیە یان بەتایبەتیان لە سناپ حەزم لێ و تەماشای دەکەم ڕۆژانە باشە بەڵام هیچ ئیسیفادەیەکی نییە کابرا ئاستێکی یان با بڵێن ئەتەکێتەچی نییە ئەسڵەن باشە ئەگەر بێتە ناو کۆمەڵە خەڵکێک دابنیشێت دوو کەلمە قسەی دەکا سێمینی لەبیر دەکا وایە باشە من سەیری ئەو کەسە دەکەم ئەو کابرای هەر خۆی خەمۆکە باشی تۆ بۆ سەیریەکەی من مەبەستم تۆ نییە ئێمە بۆ سەیریانەکەین ئێمە بۆ سەیریان دەکەین لەبەرەوەی ئێمە بۆشاییمان هەیە ئێمە نەخۆشین چێ نەخۆشی کردین خۆمان بۆچی چونکە ئێمە لە ناو بیئەیەکی تەندروستدا ناژین ئەها من سەیری کەسێکی بەناوبانگ دەکەم وەکو گوتم تەماشایەکەم زۆر جوانە ها ڕوخسارێکی جوانی هەیە باڵایەکی جوانی هەیە حەز دەکەم منیش وەکو ئەو بم دەچم لە بەرامبەر ئاوێنەدا تەماشای کەم کوڕیەکانی جەستەم دەکەم لە ناو ئەو خەیاڵە فانتازیەی کە دروستم کردیە لە ناو مێشکمدا ببوورە کەواتە وای لێ دەی تووشی چ نەخۆشیێکی تر دەبم پاش خەمۆکی ئەگەر چارەسەری نەکەم وەکو هەڵامەتە ئاساییەکە تووشی نەخۆشی خۆ بەکەم زانین دەکەم کە وای لێ دێت ئەسڵەن ئاسی خۆم لە پێگەی کۆمەڵایەتی لە ناو پێگەیکی کۆمەڵایەتی لاواز دەبێت باشە حەل چییە بەڕای تۆ تۆکو گەنجێک وەکو خانوێک حەل چییە حەل چییە حەلێکە بۆمان بکرێ با باسی نەچینە ناو من ناو پەروەردە و ببوورە نا پەروەردەنا ئەگەر باسی چارەسەری سنجین و عاقڵ دیاری چارەسەر چیە لای تۆ خۆت چۆن ئەو شتە و چارەسەر کاک دەروک کە پێتم گوتی وام وایە کە ئەوە چارەسەریش بێتە ها باش کە یەکەمین و دووەمین قسم دەتوانین چەندەها چاڵاچی بکەین کاک دەروون دەتوانین چەندە ئەم ڕێکخراوێک هەر خۆمان لە ناو کوردستان خۆمان دروستی بکەین من پێویستم بەوەی نییە 100 کەس چارەسەر بکەم من پێویستم بەوەی هەیە کە یەک کەس بە عاقڵانە چارەسەری بکەم تاوەکو ئەو پڕیەی کە لە ناو بۆشایی ناخی خۆیدا دروستی کردیە من بتوانم دەری بهێنم دەستخۆش دەستەکانێ خۆش زۆر بە کورتی مامەسا زۆر بە کورتی جان دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بە خێراتنی مامۆستایان دەکەم لێرە شتێک زۆر منی خۆش حاڵ کرد بالتەبع بەو نیشانەی چەوکشی دادگا بەڵێ کەواتە ئەوە نیشانەیە بۆ ئەوەی کە ئێمە لێرەین تاوەکو دادی یاوەخود یەکسانی بنوێنین لە نێوان ناوبانگ لە پێشوودا و هەروەها ناسراوی لە ئێستادا باش مامۆستا قسەیەکی زۆر جوانی کرد ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگدا کە ناوبانگ لە پەنجایەکانی ڕابردووی کوردستانە نمونەیەک وەکو هونەرمەندێکی وەکو مامۆستا عەلی مەردان کە باوکی مەقاماتی دەشتی گەرمیانە باش یا ئەوەتە نمونەیەک وەکو مامۆستا مەحوی مێژونووسێکی وەکو مامۆستا شەرەفخانی بەدلیسی باش ئەمانە بۆیە
ئەوانە بەر لەوەی بەناوبانگ بن کەسایەتیان بۆ خۆیان دروست کردووە بەر لەوەی ئەوەی بەناوبانگ جەنابە باسی کرد مامۆستا بەڵام ئەوانەی ئێستا ینی ئەوە ڕای خۆمە نازانم ڕای مامۆستایان چۆنە ئەوانەی ئێستا جنێوفرۆشانێکی ناسراون نەوەکو بەناوبانگ ینی کەسانێکی جنێفرۆشی ناسراو نەوەکو ئەوەی کە بەناوبانگ بن دەستخۆش چوینە ئەو یاریگایی کە خانم باسی کرد کە ئەمانە هەر بەناوبانگ نین ینی هەر کێشەکە هەر ناوبانگەکە نییە کێشەکە ئەوەیە کە ئەمانە ئەبنە هۆکاری دەردی دەرونیش بۆ کۆمەڵگە وایە لە ڕاستیە نازانمانی پسپۆڕێکی دەرونی ئەو قسە بک بەس من لە ئەو پسپۆڕم ئەتوانم باش خانمە قسەی زۆر جوانی کرد کەمێک لەسەر بەعزی قسەکانی دیارە لەبەرەوەی گەنجە و قسەکانی هێشتا هین نەبوونە نابێ ئێمە بە هەموو شتێک بڵێن نەخۆشی دەرونی یعنی بابەتێکی زۆر جوانی ئیسارە کرد بەس من تێبینیەکم هەیە لەسەر ئەو وشەیە وتی فەوزای ئاژەڵی ئەزیزم من پشیلەیەکم هەیە لە هەموو مناڵەکانی مرۆڤ عاقڵترە بڕوا بکە پشیلەیەکم هەیە زۆر عاقڵ و بەڕێزە مناڵەکانی ئەم چقەی گەرمایە نییە پشیلەکەی من ناچێتە دەرەوە دێت لە پێش موبەڕی دەپاڵەکەوێ مناڵی کۆڵان سعات 3 و 4 لە کۆڵان ئەگەڕێن هەموو مناڵی مرۆڤ ئەمەوێ بڵێم ئاژەڵ بێ سیستەم و بێ نیزام و بێ کۆمەلگە نییە ئاژەڵ سیستەمێکی زۆر جوانی هەیە هی خۆیەتی خۆی لەسەری ئەڕوا و یاساکانی سروشت ناشکێنێ کە پێڕوە اینجا بێمە سەر ئەو بابەتەی لە ڕەهەندە دەرونیەکەی کە باسی کردوتی هەمومان نەخۆشین و باسی کۆمەڵێک حاڵەتی دەرونی و نەخۆشی دەرونی و ئەوانەی تێکەڵاو کرد لێرەدا بابەتێکی زۆر گرنگ هەیە ڕەنگە هەر هەمومان بیست و بێتمان ئەوەی پێڵێن خوچەکی ماسلۆ هەرم ماسلۆ للحاجات النفسية هەرم ماسلۆ چییە؟ ئەمە ماسلۆ زانایەکی ئیبراهام ماسلۆ زانایەکی ئەمریکیە بە پێی توێژینەوەکانی خۆی هەرمێکی داناوە سێگۆشەیەکی داناوە ئاوا لە خوارەوە بۆ سەرەوە بۆ ئەو پێویستیانەی کە مرۆڤ پێویستی پێیەتی بۆ ئەوەی ببێت بە مرۆڤێکی وەکو بڵێن ساغڵەم وەکو بڵێن تەندروست یەکەم حاجات لە بنەوە لە خوارەوە حاجاتی پێویستیەکانی بایۆلۆجیە و فسیۆلۆجیە پێویستیەکانی خواردنە خەوتنە ئیسراحەتکردنە زیادبوونە کە بابەتی سێکس و ئەوشتانەیە لەسەرەوەی ئەوە حاجاتی ئەمان یعنی ئاسایش ماڵە هینە معاشە نازام چییە کە ئەم حاجەتەی پڕکردەوە حاجەتی کۆمەڵایەتیەکانی بۆ دروستە بێ پێویستی بە عیلاقاتی کۆمەڵایەتیە دایکە باوکە برایە دراوسەیە خزمە ئەوانەیە لە دوای ئەوە حاجەی تەقدیرت داد دروستە بێ حاجەی تەقدیرت داد چییە کە ئەڵێ خۆم قەدری خۆم بزانم کێ قەدری خۆیە زانێت تەقدیری خۆیەکە کاتێک گەیشتە قۆناغێک لە تەمەن ئەو حاجاتانەی خوارەوەی هەمووی بەتەنیا کرد بۆ خۆی یعنی سەرکە مناڵ دایک و باوکی نانی خواردنی ئەدەنێ پاکی ئەکەنەوە ئەوەیەکەن بەڵام کە بوو بە گەورە ئەبێ خۆی خواردن بۆ خۆی پیاکە ئەبێ ئەو حاجاتانەی کە هەمووی خۆی بۆ خۆی کردی ئەگاتە ئەمەوێ بڵێم لە سەروی ئەوەوە آخر حاجە شتێک هەیە پێڵێن ئەمەیان تەقدیرت ذات بۆ ئەوەکەیان تحقیقت ذاتە دوای تەقدیرت ذات یعنی ڕێزی خۆت بگری فێرەبی ڕێزی خۆتەگری وەختێ بینیت خۆت هەموو شتەکانی خۆتت دابین کرد ڕێزی خۆتەگری لە سەروی ئەوەوە ئەمجا خەونەکانت چییە کە خەونەکانت جێبەجێ کرد ئەوە تحقیقت ذاتە لە هەرەمی ماسلۆ بەناوبانگی نییە کەواتە بەناوبانگبوون یەکێک نییە لە پێویستیەکانی مرۆڤ بۆ ئەوەی مرۆڤێکی کامڵی تەندروست باشی لێبژی پێویستی مرۆڤ پێویستی بە بەناوبانگبوون نییە من خەڵکانێکە بینم هەموو شتێکی هەیە تەمەنی گەورەیە پرۆفیسۆرە دکتۆرایە هەر ڕۆژی لە وڵاتێکە دەوڵەمەنە وەزعی باشە
بەڵام ئەوە نەزانی چوو لە مەطعمێک دانیشت و وەڵا ئەم بەیانیە کافێ ئەخۆمەوە لە فڵانە مەطعمتە. چی پێویستت بەوەیە من بزانم تۆ لەکوێ قاوە ئەخۆیتەوە؟ چێلەی پرسیوی؟ یعنی تۆ ئەگەر قاوە لەکوێ بخۆیتەوە و لە ماڵ بخۆیتەوە یان لە چایخانەکەی تەنیشت ماڵتان بۆ من جیاوازیەکیەیە. کەواتە ئەو کەسە کە خۆی ئەسڵەن بەناوبانگی هەیە، بۆ نمونە مامۆستای زانکۆیە یان دکتۆرە لە بەناوبانگە ڕاستە، یعنی خۆی لە ئەسڵە بەناوبانگیە پۆزتیڤەکەی هەیە کە لە کۆنەوە بەهۆی ئیشەکانی خۆیەوە گەیشتۆتە. ئەم شتە هینە چییە؟ دانیشێ سفرەیەک دائەنەن لێرەوە بۆ ئەوێ وڵاتیە ڕەمەزانە ڕسمیەگرێ، یەکەم جار ڕسمی خواردنەکانەگرێ، اینجا ڕسمی خۆیەگرێ لەگەڵ خوارد. ئەمە حاڵەتی دەرونیە، وەکو ئەو خانمەوتی هەستکردن بە کەمی. هەستەکە هێشتا پێویستی بەوەیە خەڵک بزانێ وەڵام من ئەم ئێوارەیە چی ئەخۆ. باش ئەلێرا وێنەکە با بوەستین. بڵێ کاکامەران، قسەکە و بۆ خەڵک چییە؟ ئیتر تاها باتۆزی کۆتایی تر واگەینە کۆتایی بەردامەکە. قسەی تۆ بۆ خەڵک چییە؟ واز لە پیشەکەت بێنە. باشە من جەنابەت نووسەری ئەزانم هەندێک جار زۆر اختصاصی قسە ناکەین، بەڵامی تر تۆ پیاوێکی لەم کۆمەڵگەی و قسە و باسە زانی ئەوی بۆ من جێگەی سەرنجە بەڕاستی هەمویان ئەو بەڕێزانی کە دانیشت و ئێمە هەر هەمومان ئەم پلتفۆرمە بەکارێنین، بەڵام هەمومان بەردەوام مامۆسا ئامۆژگاری تەلەبەکانەکەین دوورکەونەوە لێی نەچن بەلایە ترسناکە نازانم کەسایەتیمان بینارەکە لە کاتێکە ئەمە پێداویستێکی سەردەمە ئەومان بیر نەچێت. ئێمە ناتوانین بەبێ ئەم پێداویستێ بژین. چەند کەس هەیە لە ئێمە یەکێک لە پلتفۆرمەکان بەکار نییە، باوەڕ ناکەم هەبێ خوێنەوار و نەخوێنەوار بۆ وەتسەپ بەکارنێنێ، ڤایبەر بەکارنێنێ، مۆبایلی زیرەک بەکارنێنێ، بەیانیان هەڵەسین لە خەوجاری وایە پێشوی دەمو چاوبخۆین شۆین سەری مۆبایلەکانمانەکەی. کەواتە ئەم پلتفۆرمانە بووە بە بەشێک لە ژیانی ئێمە. بەڕێی من قسەی من بۆ خەڵگەوەیە نابێ ئێمە تێڕوانینێکی دوژمنکارانەمانە بێ بەرامبەرەمە. ئێمە ئەبێ وەکو مامۆسا ئاماژەی پێ ئەبێ ئێمە تێڕوانین و مامەڵێکی ساغڵەممانە بێت لە هەموو دنیای تازە ئەمە بۆ بەشێک لە ژیانی مرۆڤ. یعنی ناکرێت تۆ لەم هەسارەیە بژی، لەم سەردەمی تەکنەلۆژیایە بژی، لەم سەردەمی پێشکەوتنەیە بژی کە من نامێ بیژمێرم مرۆڤ و مرۆڤایەتی گەشتوتە چی ئاستێک، بەڵام تۆ ڕۆحێکی دوژمنکارانەوە بێ بڵێ فلان پلتفۆرم خراپە، ئەوە خراب نییە، ئەوە ئێمەین ئەو مانایی عینێکە خراپێت. ئێمە نابێ مناڵەکانمان لەسەرەوە پەروەردە دەکەین وڵا ئەوە فەیسبوک ئەوەی خراپەت. باش با پرسیارێکی فەنتاسی بکەم. باش ڕۆحی شاد بێ ئەم شوی لە هەموو شوێ خۆشتر بێت دەردی کوردەڵێ. جەنابەت ئەعجابێکی تایبەتە جیاواز لە هەموو کەسایەتێک کۆنەکان و شاعیرەکان ئەعجابێکی تایبەتە بۆ پیرەمێرد هەیە وای چێک لە دوا کتێبەکانیش لەباری ئەوە بووە. گریمان ئێستا ئەم پرسیارە فەنتاسیە. گریمان ئێستا پیرەمێرد ساڵی 2024 و لە ژیانە بێ پێ دوایە بێت چۆنی مامەڵە لەگەڵ ئەم پلتفۆرمانە بکات. پرسیارێکی زۆر بەجێ منە مێ سەرنجی هەمووتان ینی بینەران بۆ ڕاکێشم. کوڕێکی گەنجەیە هونەرمەندە ئیشی هوەری تەشکیلی و بڵێن ئارت و تەکنەلۆژیاکە بەیەکەوە. باش کۆمەڵ پێشوی بە وەڵامی پرسیارەکەی کاک دەروون بێنم. ئەم کوڕاکە ئیشەکە کوڕێکی گەنجە زۆر بەتوانایە هەڵساوە ئەم دوو دنیایی تێکەڵاو کردووە. بۆ نمونە حەسەن زیرێکی هێناوە لە سەردەمی ئێستایە بە مۆبایل مەسەن گۆرانی هێڵێت، هێمنی مکریانی هێناوە لە سەردەمی ئێستایە، مەسەلەن نالی هێناوە لە سایرێکی ئاخر مۆدلی 2024ە، پیرەمێرد هێناوە خەریکی کۆمپیوتەر و ئەوانەیە. ئەمە تێڕوانینێکی زۆر جوانە. من هەمیشە ئەو خەیاڵم من لەو کتێبی خۆم کە باسی کرد جەنابە لەسەر پیرەمێرد نووسیمە بزەبت ئەو تەنەبوو ئەم کردووە ئەو پێشبینیم کردووە کە ئێمە ئاوا هەمومان سەری ئەم تەکنەلۆژیایە ئەکەین. باشە بە گریمانەیەکی فیزیایی وا دانێن پیرەمێرد لە ساڵی 45 و 46 نەژیایە لە 2022 23 و 24 بژایە وەکو جەنابە پرسیارەکەی بە دڵنیایە و ئێسا پیرەمێرد پیجی خۆی هەبوو ئەکاونتی هەبوو بە دڵنیاوی لایڤیە کرد. بەڵام چی لایڤێکیە کرد پیرەمێرد باسی ڕۆژنامەگەریە کرد، باسی سەردەمی ژیانی خۆیە کرد لە ئەستەمبول، باسی هاندانی کچی ئەکرد بۆ خوێندن، باسی زانستیە کرد، باسی ئەدەبیە کرد، باسی ئەم شتانەیە کرد. پیرەمێرد لەکانە جیاوازە. باشە ئەی گوێی لێ ژیرە ئەوەیان گریمانەی نازانم. بەڵام یەکشی تریژێ ینی با هەستەکەم لە قسەکانە بۆ ئاراستە ئەڕوات مەرج نییە هەموو ئەو کەسە بەناوبانگانەی لە سەردەمی ئێستامانە
و پەیجیانەیە و بەشداری پلتفۆرمەکانەکەن کەسی بەناوبانگن و گویان لێ نەگیرێت من ئەتوانم ببوورە من ئەو بەس یەک جملە ئەڵم من ئەتوانم لەم بەرنامەیە ناوی دەیان کەسایەتی بڵم لە بوارە جیاوازەکانە لە بواری زانستە لە بواری میدیایە لە بواری خوێندنە لە بواری پەروەردەیە لە بواری ئەدەبیاتە لە بواری هونەرە کەسایەتی بەناوبانگن ئیجماعی هەیە من ناوەکەی بڵم ئیجماعمان هەیە کە کەسێکی بەناوبانگە لە پلتفۆرمەکانیشا بەشدارە و خەڵکیش حەزەکە جوان لێ بگرێت و خەڵکیش فانیانە و بەشداری چالەکیەکانی شێکات نمونەیەکی باشی هێنایە جەناب باسی چەقۆکە و کرد تاکە ئەم پلتفۆرمانەش ئەوەیە باشەویستە بڵێ چی مامۆستا ببوورە مەبەستم ئەوەیە ئێستا ئەو ئایا ئەویش بووەتە شۆڕشێکی دیکە لە فەزای هین پارە پیاکردن یعنی من بۆ خۆم کەوتومەتە ناو ئەو هینەوە وێنەی دکتۆرێکی بەناوبانگە هێنێ وتر دکتۆرەکە قسەکە ئەڵێ دکتۆرەکە ئەڵێ من علاجی فلانە نەخۆشیم کردووە ئەگەر ئەتەوێ دیسانەوە ئەوەش ئێمە بە خراپی بەکارێنین بە کورتی ئافومکە سەرەتا هەر دەمەوێت لەوە وەرگرمەوە کاتێک ئەو خاتونەوتی پشیلەکەی من لە هەموو منداڵانی دنیا زیرەکترە ئەوەیان بەڕاستی من واوەری ناگرم پێم وایە مناڵانی دنیا زۆر لە پشیلە خۆشەویستەکەی جەنابەت باشترن هەرچەند پشیلەکەی توش لەوانێ زۆر خۆشەویست ببۆتەوە خۆشم ئاژەڵ دۆستم بەڵام ئەویان وەرناگرم باشە لە نێوان قسەکەی جەناب قسەکەی مامۆسا هەمیشەی مەتوریانێکمانێ ڕێکەیەکم لەسەر بابەتیان ڕاکەم پاشان ئێمە مرۆڤین ینی بەشێکین لەو شۆڕشەی کە لە دنیادا هەیە ئەوەی کە لە سوشال میدیا عەرەبی ئینگلیزیدا هەیە زۆر خێراترە بەراورد ئەوەی کە لە سوشال میدیای کوردیدا هەیە ئەوە خاڵی یەکەم پاشان چارەسەرتیە ئێمە بۆچی سەرمایەدارەکانمان دەوڵەتدارەکانمان ئەوانەی کە پارەدارن بۆچی هەوڵ نادەن بۆ نمونە چەند سنتەرێکی ناوەندی گەشەپێدانی گەنجان لە هەموو شارەکان پشتگیری بکەن دەستیان بگرن یارمەتیان بدەن ئەو بەرنامەی ئێوە پێ دوایە هیچ کاریگەری نابی بێگومان کاریگەری دەبی لەوانەیە ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵکێکی زۆر هۆشیار بیتەوە باوەڕەکەی ئەگەر مەلایەک بۆ نمونە لە یەکێک لە خوتبەکانی باسی سوودەکانی دارچاندن بکە چەند خەڵک تێدەگات چەند کاریگەری دەبی ئەی ئەگەر سیاسێک باسی بکە ئەی ئەگەر سەرۆکی پەرلەمان باسی بکە ئەی ئەگەر کەسایەتی گەورەکان باسی بکەن ئەی ئەگەر زۆربەی میدیاکارەکانمان بیکەنە باسێکی هەمیشەیی بۆ نمونە ئەو هەولێرە ئەبینی بە تایبەتی باشووری هەولێر یعنی ناتوانانی بەشەو هەناسەی تێدا بدەیت بەڕاستی نازانم چۆن باسی بکەم ینی بۆنێکی زۆر ناخۆش بڵاو دەبتەوە ئەوە هۆکاری چییە بۆچی چەند کەسێکی خەمخۆر بەستەوەیە کە ناحەقمان نییە ئێمە لە دەوری بەناوبانگی مزەیەف و بەناوبانگی بێ ئاست کۆبووینەتەوە لە بەرۆی بەدیلمان نییە مەبەستەکەی تۆ ئەوەیە نەخێر ئەوە بە هیچ شێوەیەک مبەڕیر نییە تۆ کە ئینسانی دەبی با ئەوەندە هۆشیاری و ئەوەرنست هەبێ کە بزانی فۆڵەوی چێ دەکەی دەزانم چێگری چونکە باگراوندێکی ئایتیم هەیە دەزانم کە ئەو ئایتیانی ئەو ئەپانە لە مرۆڤ زیرەکترن زۆر بە ئاسانی لە ماوەی چەند خولەکێکدا بە تەواوەتی کۆنتترۆڵ دەکا دەزانی شێوازی برکردنەوەت کووە هەر ئەو لەچی ئەوەت بۆ دەهێنێ دەستخۆش بەڵام تۆ دەبێت زیرەکتر بی دەستخۆش خانم جان بە کورتی کاک دەروون خاتو ئەڤین زۆر بە جوانی و ڕژاندی بەڵام پێم وایە کە هەڵە تێگەیشتنێک هەیە ئێمە لێرەدا پێویستە لێکتری تێبگەین هەر تەنها بەرنامە نەبی وەکو ئەوە بی کە ئێمە دانیشتوین لە هۆڵێکدا و قسە دەکەین بۆ یەکتری بۆەوەی چارەسەر بکەین وایە کاتێک مەبەستم لە ئاژەڵ منیش بولبولێکی خوورماییم هەیە کە بەیانیان جێم لە دەنجی دەبێ وەڵڵاهی ینی دەڕۆم بۆ دنیایەکی تر بەڵام مەبەستم لە ئاژەڵ خودای گەورە عقلی داوەتە ئینسان بەڵام نەیداوەتەوە ئاژەڵ ئێمەش ئاژەڵمان خۆش دەوێت من مەبەستم ئەوە نییە کە من پەلاماری بە قسەیەک پەلاماری ئاژەڵ بدەم بەڵام کاک دەروون تکایە بەزێک دقە پەلاماری ئاژەڵ بدەم بەڵام ئەگەر من ئینسانم سێبەرەکەی خۆم ببینم یەکە سەر پەلامار دەدەم نەخێر چونکە هۆشیارم مەبەستم لەوە بوو بەڵام ئاژەڵ کاتێک تەماشای سێبەری خۆی دەکە یەکێک بەدوایەوەیە پەلامار دەدا ئامە بەستم ئەلەوە کەوتوینەتەوە دنیا مامۆستا دوا قسەم بۆ بکە والله من ئەو بابەتە بەس بە کورتی ئێڵم من حەزەکەم زۆر پەیامم لێرە بۆ گەنجەکان ئەوەیە حەزەکەم خۆتان فێرکەن بیرکردنەوەتان قوڵ بێ یعنی من کە نمونەیەکی بەسیتی پێکەنی ناویم وت لەسەر پشیلەکە نەشموت پشیلەی جیهان وتم پشیلەی مناڵەکان نەموت مناڵەی جیهان وتم مناڵەکانی کۆڵانی ئێمە باش یعنی لە حاڵەتێکە کە یعنی کەمێک قوڵ بیر بکەنەوە ئەوها بە سەدحی بیر مەکەنەوە
لەسەر بابەتەکان لێرەدا پەیامەکە ئەوەیە کە من لە سەرەتاشەوە وتم پرسیارێک لە خۆت بکە هەر جارێ مۆبایلەکەت گردە دەستەوە بڵێ ئەو من بەکارەهێنیان من ئەو بەکارەهێنم چونکە وەکو مامۆستاوتی ئێستا تەکنەلۆجیا بۆتە بەشێکی گرنگ لە ژیانمان وەکو ئاو و کارەبا ناتوانین بەبێ ئاو کارەبا و ئەنتەرنێت بژین ناتوانین یعنی ئەگەر ئەنتەرنێت ئەو 2-3 سەعاتەی بەهۆی ئیمتحانەوە نییە یەک دنیا خەڵک ئیشی ڕائەوەستێ لەسەری ئەوە لایەنە باشەکەیەتی بەڵام لایەنە خراپەکەی ئەوەیە کە تۆ بەرنامەکەت دەست پێی کردوتت شەوان تا بەیانی ناخەون و لە دیار ئەم فاشونستە و ئەوانن کەواتە ئەم پرسیارەیە تۆ بەکارەهێنم یان تۆ من بەکارهێنی ئەوە پەیامەکەی منە دوا قسەم بۆ بکە وەڵام من هەر دوا قسە شمار قسەکانی سەرەتامە لە ڕاستیە ئەمە چەمچێکی تازەیەوە کەرەسەیەکی تازەیە کە میدیای نوێ و سۆشال میدیا هاتوتە ناو ژیانی ئێمە و ئێمە ئەمانەوێت چۆن بەکاری بێنین لە چی شوێنێکیشا بەکاری بێنی و من لە ڕاستیشە هیچ قەلەقی و هیچ دڵەڕاوچیەکەم نییە بەرامبەر ئەوانەی کە ناوێنێن پاڵەوانی ڕاستەقینە و پاڵەوانی مەجازی چکەوەی لای من مەجازی هەر بوونی نییە وانە هەر پاڵەوان نین بەڕاستی نەک 10,000 و 20,000 و 100,000 کەس 5 ملیۆن کەس سەیری لایڤەکەی کات لای من وەکو مامۆستا ئاماژەی پێ زۆر ڕووکەشە و هیچ عمقێکی نییە بەڵام ڕەنگە کەسێک زانایەک کەسێکی بەناوبان کەسێک کە خزمەتی مرۆڤایەتی کرد بێ کورد بێ عەرەب بێت تورک بێت دانیشم بە دیاریەوە ئەگەر بەس منیش دانیشم بە دیاریەوە پێم وایە ئەوە پاڵەوانی ڕاستەقینی منەوە ئەو پاڵەوانێکە کە بێت بکرێ بەسەر مەشقی ئەمە و نمونەی ئەمە بێت نەک کەسێک کە ئاستی قسەکردنی ئاستێکی زۆر نزمە ئاسی ڕەخنەگرتنی ئاستێکی زۆر نزمە ئاستی تەعاملکردن و مامەڵەکردنی لەگەڵ مایک و لەگەڵ بەرامبەر و لەگەڵ فانەکانی ئاستێکی زۆر نزمە ئەمە هەر لە ڕووی زمانەوانیە غەڵەتە ناوێن بنی پاڵەوان ئەمە ناوێن بنی قسەکەرێکی ڕێگەوە کرۆکی بەرنامەکە بوو دەستخۆش منیش لە کۆتاییە ئەمەوێ بە ئێوە بڵێم کە زنجیرێ بەرنامەمان هەیە لەسەر ئەو بەناوبانگە بەتاڵانەی کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بوونەتە لیدەر لە کوردستانە بوونەتەوەی کە خەڵک چاویان لێکات من دیسانەوە باسی دووڕیانەکەی ژیانەکەمەوە دووڕیانێک مرۆڤێک هەیە مرۆڤێکی بەناوبانگ هەیە و 100,000 کەسی لێ کۆبۆتەوە بەڵام هەر چرکەیەک دوای کۆتایی قسەکانی نازانی چی وتووە ڕێگەیەکی شەیە کە بەناوبانگێکی سنگین قسە و بۆ کە ئەگەر بۆ دەچرکەش قسەت بۆ بکە بۆ 10 ساڵی تەمەنە ئێمێنێتەوە تۆش ئەگەر مرۆڤێکی باڵای بە دڵنیاییەوە ئەم ڕێگەی هەڵەبژێری خواحافیز